خاڵی نوێم قەناعەتیان بە بەداءە هەیە. عقیدەی بەداءە یعنی خوا بیدایەتی هەیە. ئێماڵێن خوا نە بیدایەتی هەیە نە کۆتایی هەیە. ئەوان دەڵێن خوا بیدایەتی هەیە بەس کۆتایی نییە. تۆ لەوە زیاتر کوفر بیدایەتی هەبێ هەموو هەر شتێ بیدایەتی هەبێ مەخلوق نییە؟ مەخلوقە. کێش قەناعەتی نییە بڕۆ تەماشای ئوسولی کافی بکە لاپەڕەچل باب فصلێکی داڕشتووە لاپەڕەچلی کتاب التوحید بەحساب لەوێ باسی بەداءەکە لە ئوسولی کافیە ئەڵێ ئێمە قەناعەتمان پێێتی. هەل لە ئوسولی کافیە لە کتاب التوحیدەکە بڕۆن تەماشا بکەن وأڵێ لە هەندێکە دوو بەرگە لە بەرگی یەکەمە لاپەڕە 330 لە هەندێکە یەک بەرگە لە لاپەڕەچلە. جا طبعا ئوسولی کافیە هەر ئیمامێکیان دێ شەرحێکیەکە ئەنجا شەرحەکەی چۆنە خۆ ناچێ بڵێن بۆ خۆی بەسەر بەخۆی شەرحیکە ئەچێ هەموو شەرحەکان کاکراوە چۆن کراوە بڵێن یەکەم ئیمامیان هاتووە شەرحی کردووە دووەم هاتووە کە بە دوای ئەوە شەرحی کردووە نەچۆی ئەو لابەرە زیای خستوەتە سەر سێم هاتووە زیای خستوە سەر چوارەم هاتووە زیای خستوە سەر زۆر دوور درێژ بوو زۆر گەورە بووە هەرچی دەوێت تایەتی چی و بەدڵ نییە لەم دینە هاتووە بیگۆڕی تایەتی هەمووی گۆڕاوە بەدڵی تۆی لێکراوە تایەتی 5 جار گۆڕاوەتەوە تایەتی 20 جار گۆڕاوەتەوە مەسەلە هەیە تایەتی تاوای لێکراون تۆ کەی بتەوێت چۆن بتەوێت بیکەیت و ئەنجامی بدەیت